ئارەکان کە بەردەوامیان هەبێت بەردەوامیەزان بە بەرزبوونەوەی زیاتری بەهای دینار و تاکی بەردەوامە بن بۆیە هاوکارم هێڤیدار شابان کە هەواڵساز و ئامادەکاری هەواڵەکانیشە لەگەڵمانە ئەو شیکارەکانی باشتر لە هێڤیدار بەخێر بێت زۆر سپاس بژیت ناژەخان لەگەڵ ئەو هۆکارانەی کە من باسم کرد هێڤیدار پێچێت کە بەردەوامی بدات بە بەرزبوونەوەی زیاتری بەهای دینار لە داهاتووە واتە ئەم هۆکارانە بەردەوامیانە بێت؟ سپاس بۆ تۆ سپاس بۆم دەرفەتە بە سپاس بۆ بینەرانی بەڕێزی کوردستان چوار لە ڕاستیە ئەم هۆکارانی کە باس کرا بێگومان درێژە بۆ پرۆسەیەدا کە لە ئایندەیەکی نزیکە یاخود لە مانگەکانی داهاتووە کاریگەری لەسەر بەرزبوونەوەی بەهای دینار دروست کات چکە ئەم پێویستەکە سەرتا بگەڕێنە بۆەوەی ئەم قۆناغاڵی چۆ دەستی پێ کردو لە دوای داخستنی سەکۆی ئەلکترۆنیەوە پێشووتر بازرگانان ئاهاتن لە بازاڕە دۆلاریان نەبرد دیناریان دانا و دۆلاریان نەبرد بۆی کە بتوان حواڵەکانیان ئەنجام بن بەڵام لەم قۆناغەیە ئەگەر بەراورد بکەین بەراورد دەکەین بە ئاستی فرۆشی بانکی ناوەندی بەراورد بە مانگەکانی ڕابردووی ساڵی ڕابردوو با بڵێن بێگومان ڕێژەکە کەمترە بەڵام کاریگەرێکی گەورەترە لەبەرەوەی کە پرۆسەکە پێچەوانە کراوەتەوە لە ئەوەی ئێستا بازرگانانێکن تەواو جیاواز لە ماوەکانی ڕابردوو لە ڕابردووە بازرگان ئەها دیناری لە بازاڕدانا دۆلاریە برد ئێستا هاتووە دۆلار دانێ دینارە بات بۆی ئەمەوەی کردو بڵێ لە مودایکی درێژمەدا ئەم هۆکارانی کە باس کرا بێگومان کۆمەڵی هۆکاری دیکەش کە دێتە پێشەوە درێژە بۆ با کە بەهای دینار بێگومان بەرزتر بکاتەوە بەڵام عادەتێن ئەگەر هەمیشە دایمە لە عێراقا کۆمەڵێک مانگ هەیە زۆر تایبەتمەندی جیاوازی هەیە بۆ دۆلار مانگی هەشت لەگەڵ مانگی دوانزە مانگی دوانزە پەیوەندی هەیە بە داخستنی حسابی خیتامی کۆمپانیاکان و وارووا دەوڵەتە ئەمە واکات بێگومان هەندێک جار بەهای دۆلار بەرز کاتەوە لە مانگێشدا هەندێک پرسی سیاسی هەن بێگومان کە ڕۆدا بە تایبەت ئەم ساڵکە نزیکە لە هەڵبژاردننی عێراق هەندێک هاژگوش لە میدیاکانەوە بیندرێ هەندێک هاژگوش لە لایەن بەرپرسانی عێراقۆ تا زیاد و کەم ئەبیدرێ ئەمە واکات بەهای دینار کەمێک داشکان بەخۆی بینێت و کەمێک بیباتەوە بەرەو دۆلار بەرێتە سەرتر لە بەرامبەر دینارە لە مانگی هەشتا پێت وایە وەکو مانگی هەشت پێوەستە بۆی کە ئایا چه حدەسێکی سیاسی ڕوەدات بەم میکانیزمی کە ئێستا ئەمڕۆ ئێمەتیان هیچ حدەسێکی سیاسی ئەوەندە نەرێنی نییە وانی بەتایبەت لە ماکانی ڕابردووە کە بینیمان شەڕی ئێران و ئیسرائیلی تر لەوە حدەسی گرنگتر و گەورەتر بێگومان بۆ دینار باوەڕ ناکەم هەبێ شتێکی وا هەبێت پێت وایە حدەسە سیاسیەکان زۆر کاریگەریان نامێنێ لەسەر ئەو گۆڕانکاریە نەخێر ئەو حدەسە سیاسانی کە هەبوو حدەسە سیاسەکانە بکەین بە دوو بەشەوە لە ڕابردووە کاتێک کە بازرگانان ئەچون دۆلاریان لە بازار ڕابرد هەر حدەسێکی سیاسی هەبووە هەوڵیاندا زۆرترین دۆلار ببن چکە کۆی گشتی حدەسە سیاسەکان ڕاستەوە خۆ کاریگەری لە مامەڵی حواڵەکانیان دروستە کرد بەڵام لە ئێستا نەخێر ئەوە نەماوە کۆمەڵێک دەواازی جیاوازێ بووی کە بتوان حواڵی خوانی پێنجام بن و هەروەها کۆمەڵێک نێوەندگیری کۆمپانیای نێودوڵەتی هاتۆتە ناو پرۆسەکەەوە حواڵەکانیان بۆ ئەنجامدان بۆی هەر حدەسێکی سیاسی ڕووبات ئەو پەڕی 142 یان لەوە زیاتر ئەگەر بیباتە سەرتر ئەو پێوەستە بۆی کە ئایا جەنگێکی ناخۆی شتێک حدەسێکی ناخۆی ڕووبات یان ئالۆزەکانی ئێران و ئیسرائیل فراوانتر بێت و پشکێکی بەر عێراق بکەوێت باشە ئەکرێ بڵێن بەهای دۆلار بەرەو ئەو بەها فەرمیە بڕوات کە بانکی ناوەندی دایناوە و بگاتەوە ئاستە ڕاستە بەڵێ بەڵام ئەبێ بڵین لە چ کاتێکە ئەبێ ببستینەوە بە کاتەوە چکاتە ئەو 132 ئەمەیان لێرە پەیوەندیدارە بە کۆی ئەو پرۆسانەی کە ئەنجامەدرێت بانکی ناوەندی لە ساڵی 2014 کاتێک کە گرێبەستی لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان لەگەڵ وەزارەتی گەنجینەی ئەمریکا کرد بۆ چاکسازی لە سیستمی داراییە لەو کاتەوە گرێبەستێک هاتۆتە ئاراوە کە گرێبەستی چاکسازی لە کۆی سیستمی بانکی لە عێراقا لە 2014 دەست پێکات تاوەکو 2028 داوەشەوێ بەسەر سێ قۆناغە لە ساڵی 2014 تاوەکو 2027 قۆناغی یەکەمی ئەم چاکسازی و گرێبەستە بوو کە پێویست بوو تەنها بەچەوە پێیوەست بوو بە چاکسازی لە سیستمی بانکیا بۆ نەسزادانی بەشێک لە بانکەکان کە لە عێراقا هەن ئەو کە بینیمە هەندێک لە بانکان سزادرا لە دوایەوەشەوە ئەم سزای ئەوە نەبێت کە کۆتایەتەوە بەڵکو درێژی کێشاوم پرۆسێ لە 2017 تاوەکو قۆناغی 2022 پێویست بوو بەوەی کە کۆمپانیاکان کە لە دەروی بانکی ناوەندی سەرپەرشکن لە حواڵات ئەم کۆمپانیانە لە مامەڵی حواڵات بترازێن بێنە دەرەوە سەرەکانیان بگیرێت و بێنە دەرەوە لە 2022 ئەم قۆناغە دەستی پێکردەوە کە سەکۆی ئەلکترۆنی ڕاگەیاندرا قۆناغی سێمی کۆتایی ئەو گرێبەستەیەکی هەیە خۆی لە سێ قۆناغ پێکدێت بێ دووبارە لە سێ لقی جیاواز پێکدێت لقی سەرەتایی ئەو بوو کە لە مانگی جیانسی 2022 سەکۆی ئەلکترۆنی دەست بە چالاکرا و کاراکرا لە 2022 تاوەکو کۆتایی 2024 واتە سەرەتای 2025 لەم سەکۆیە بانکی ناوەندی ڕاستەوخۆ خۆی هەڵەستا بە پارەدارکردنی کۆی مامەڵە بازرگانەکانی لە عێراق هەبوو بۆی کە بزانێ ئایا چەند ئەکسپی ئەکرێتەوە چەند سپی ناکرێت چکە لە ساڵانی ڕابردووە
ئەو دۆلاری کە ئەفرۆشرا بەرامبەر و بە 90 میلیارد دلار بەڵام کۆی ئەو مامەڵانی کە ئەنجام درابوو کۆی ئەو کەڵانەی کە حواڵە کرابەوە بەرامبەر و بە 70 یا خود 80 میلیارد دلار جیاوازێکی زۆرە بووە بۆیە بدۆزرێتەوە ئێستا ئەوش دۆزراوەتەوە کاتە لەو قۆناغیان لەبەری بانکی ناوەندی ڕاستەخۆ هاتە ناو پرۆسەکە و بازرگانان گرفتیان لەوەیە هەبوو کە مامەڵەکانیان زۆر درێژ مەودایە چکە بانکی ناوەندی کاتێکەمە حواڵەکانی ئەنجامەدا ئەوەی کە پێشووتر بە 12 کاتژمێر و 14 کاتژمێر ئەنجامەدا بانکی ناوەندی بە 1 مانگ ئەنجامێدا بۆیە ناچار بوون بێن لە بازاڕە هەرچی دۆلاریشان دەستکەوێ بیکڕن بۆی خۆیان بەشێک لە حواڵەکەی خۆیان بە شازی کاش ئەنجام بن لەگەڵ بازرگان و لایەنەکانی دیکەیە نیوەکەی تری لە ڕێی بانکی ناوەندیەکەن بۆی ئەو وای کردو دینار زۆر دابەزێ بگاتە ئاسی 170,000 دینار بەڵام لە نزیکبوونەوە لە کۆتایی ئەوەی کە بانکی ناوەندی واز لە سەکۆکە بێنێت بازرگانان تۆزێک ئەهەوەنتر بوونەوە بۆی کە کۆی پرۆسە مامەڵەکانیان خێراترە بێت بۆی لە 2025 ئەو حاڵەتەمان بینی کە تا پێ دوایە کە بانکی ناوەندی بەردەوامە بێت لەسەر ئەم ڕێکارانەی کە گرتوێتیە بەرواتە ئەم پرۆسی کە ئێستا بەگشتی بەڕێواچێت وای کردو جێگیریەک بدات دڵنیایی یەک بداتە بازرگانان تاکە ئەتوانێم کۆنتترۆڵە بکات لە ڕاستی ئەو میکانیزمانی کە بانکی ناوەندی هێتی هەژەخان بۆ کاتی خۆی گونجاو بۆ ئێستا گونجاو نییە لێسا پێویستی بە میکانیزمی دیکەیە بۆیە میکانیزمێکی دیکەی دەست پێ کردو کە لە 15 ئاشکراکرێت و کاری لەسەر ئەو میکانیزمەیە بریتە لە دروستکردنی کارتێک بەناوی کارتی نیشتیمانی داراییوانە بیتاقل ئۆتەنیل ئیتمانیل بانکیە مرکز سەر بە بانکی ناوەندی کارەکەکە هەر بازرگانێک هەر هاوڵاتێکە هەیە ئەم کارتە بانکیە دروست دەکات ئەم کارتە بانکیە دوو خزمەتگوزاری پێشکەشەکات ئێستا ئێمە بۆ ئەوەی دیناری دڕاو وەربگرین ئەبووە لێما وەربگیرێتەوە ئەبێ بڕۆینە پارێزەکانی عێراق لە هەرێمی کوردستان ئەو خزمەتگوزاری پێشکەش نەکراوە جارێ بەڵامیش لە قۆناغەکانی ئەم قۆناغی بڕین ئەم هەنگاوی بانکی ناوەندی ئەم کارتە بانکیە کاتێککە دروستەکەی بۆ هەیە ئەم کارتە بانکیەوە تۆ کۆی ماوەڵە دارایەکان بە دینار ئەنجام بدرێت پێویستت نە بە دۆلارە نە پێویست بە هیچ شتێکی ترەوە هەر کاتێک ئەم کارتە لە هەر مامەڵێکا بەکاربێنی ڕاستەخۆ دلار دینارەکەت بۆ کا بە دلار واتە بۆنە تۆ لێرە ئەکاونتەکە بۆن ئەو هەژمارە بانکی تۆ هەتا 100,000 تێدایە بە دینار تێدایە ئەڕی بۆ شوێنێک مارکێتێکە مۆڵێکە شتێکە مۆڵەکە حسابەکەی بە دۆلارە پێویستی ئەو شتەی تۆ کڕیتە بای 23 دلارە تۆ تەنها کارتەکەی لێ دەی ئۆتۆماتیکی لە ڕێ میکانیزمێکەوە ئەو دلار وەرەگرێت لە دینارەکەی تۆ بێ بە دلار بۆ ئەوچکە ئەو لە بەرامبەر هەر هەژمارە بانکەکەی دۆلارە بۆیە ڕاستەخۆ بە عمولی لە سەداسێ بۆ یەکرێت بە دۆلار ئەمە واکە خەڵک زیاتر پشت بەم کارتە بە 3 دینارکی زیاتر بێتەوە ناوبانک وەجگەلەوە ئەو دینارانی کە دڕابوو گرفتی لەسەر بوو ئەم کارتە بانکی وەریەگرێت واتە لە ڕێ ئەم کارتە بانکێت کاتێکە هەبوو دینار دڕاوەکەتە بەی پێویست ناکات تەلەفیکەی لە ماڵ و فڕیدەی لە شوێنێک داینێ ئەچی لە ڕێ چاوەڕێەوە نەبین کە بەهای دینار زۆر دابەزێتەوە نا بەڵکو ئەو ڕێگانی کە هەیە ئێستا لە بەرژەوەندی دینارە حتا بگرە ئەو قۆناغانەی جیاوازانشکان بانکی ناوەندی ئێستا خۆی لە سەکۆی بانکە دیجیتاڵەکان تۆمار کردەوە کە تایبەتە بۆ بانک و وڵاتانی کە ئەیانەوێت هەژمونی درای دیجیتاڵی خۆیانە بێواتە دینار بگۆڕێ بە درای دیجیتاڵی کە پێشتر لێرەش هەواڵمان لەسەر بابەتە هەبوو لە 2020 تەواو بێ بۆیە کوی ئەو قۆناغانەی بانکی ناوەندیەتی ئەو ئامانجێنی کە هەیەی گەڕانەوەی بەهای دینارە بۆ پێش 2014 بۆی هەموو کەسێ لەی ڕوون بێت 2014 چۆن دلار بە 180,000 بۆ لە بازار بە 124 بۆ بێگومان لە 2023 هەر بەم شێوەیە بێ کار لەسەرم حاڵەتەکە بۆیە ئێستا هەر حەدەسێکی سیاسی ڕووبات هەر حەدەسێکی سیاسی ڕووبات بەهای دینار بگەێنێتە هەر ئاستێک بگەێنێتە 100,000 150,000 بڵین 170,000 هەتا تەنان دەگەر بگاتە 210,000 دیناریش بۆی ئەو گرێبەستەی کە ئەنجام درا ئەو میکانیزمانی کە ئەنجام دران بۆ تەنینەوەی خواستی بازرگانان و کۆی پرۆسی بازرگانی لەلایەن هاوڵاتیان چ لە دۆلار و لە یۆرو پاوەند داماڵینیان بۆ دینار بێگومان وە ئاکال سەرەتای گرێبەستەکە لە شوکرا بێتەوە بۆ هەمان ئەو ئاستی خۆی لە ڕابرد کە لە ڕابردووە بینوێتی لە ماوەی ڕابردووە ئەوەی کە دەخڵقا بووە کە گۆڕانکاریەک یاخو بەڵین جیاوازێکی زۆر هەبوو لە نێوان بەهای فەرمی دۆلار لەگەڵ بازارە باس لەوە کرا کۆمەڵێک کەس کە بەرپرسی گەورە لە پشتیانە سوودمەند بوون لەو دۆخە قازانج بوو بۆ ئەوان ئێستا فشاری ئەم گروپ و کەسانەی کە ئەم کەسە گەورانیان لە پشتەوەیە فشارێ بکەن کە بانکی ناوەندی جارێک کە دەستکاری بەهای فەرمی دۆلار بکات لە ڕاستە ئێمە ئەتوانین بە دوون و نەباسیکەین ئەو شەڕێک کە لە بەنی ئیسرائیل و ئێرانە کە ڕوویدا باشترین دەرفەت بوو بۆ ئەو سەرە گەورانە بتوان یاریێکی گەورە بە بازاڕۆکەن یعنی باشترین دەرفەتیان هەبوو ئەگەر بیان ستابت بیان توانایە با بڵین توانای ئەوان هەبووە یاری بە بازاڕۆ بکەن وەکەوەی کە لە 2022 ئەنجامیانە ئەو توانایان مابووە ئەیان توانی لە حاڵەتی ئەو شەڕەیە بەهای دینار ببنەوە بە 160,000 و 155,000 ئەو ئاستی کە
بەردەوام شرۆڤەکاری جیاواز باسێکا کە پێویستەکە بڕێتەوە ئەیان توانی ئەمەکەن بەڵام ئێمە پێویستەکە لەوە تێبگەین کە بەڕاستی ئێستا سیستمی بانکی عێراق ڕاستە بانکی ناوەندی مڕاقیبە چاودێرە بەسەرەوە بەڵام لە دەستی عێراقا نەماوە ئەو بەڵگانە چین بۆ منە کۆی سیستمی حواڵەدارەکان تۆ لەلایەن سیستم لەلایەن کۆمپانیای وردبینی دارایی ئەمریکی کەیتووە بەڕێوەچێ وە کۆی حواڵاتی تەمیلکردن ئەو حواڵەتانی کە تەمیلە بۆ لە بانکێکۆ بۆ بانکێکی دیکە وەدایعەکان کە پەیوەندی بە عمولەکانەوە هەیە لە ڕێگەی ئارنزیان کۆ بەڕێوەچێت کە لە 2014 گرێبەسەکە ئەنجام داوە و هەروەها گرێبەستی جێپی مۆرگان لەگەڵ بانکی ڕافیدین کە بانکی ڕافیدینە گۆڕە بە بانکی ڕافیدین یەک بە مانای چی دێ مانای چاکسازی دێ ڕێخستنەوەی سیستمی بانکەکە بۆیەترێ بانکی ڕافیدینی یەک وەشانی یەکەمی ئەم بانکە بۆیە توانیان بڵین کە ئەم گروپانش ئەو توانایان نەماوە کە ساڵ بن بەسەر ئەو هەیمەنەتێکی ئێستا ئەمریکا بەسەر سیستمی بانکە کەواتە ئەمریکا ئێستا لە سەرکەوتنایە لەوەی کە چاودێری پرۆسی یاخود با بڵێن سیستمی دارایی عێراق بکات باشە کەواتە لە کۆی قسەکانتە من بۆم دەرکەوت کە بەهای دۆلار ڕووی لە نزمێنێک بەرزی بەهای دۆلار ئێمە بەم ئاراستی ئێستا قسەکەین بێگومان بەهای دۆلار پێویستی بۆیە کە داوەزێت پێویستی بە بەرزینە بەڵام یەک حاڵەت هەیە کە پێویست دەکات هەموو کەسە لێی تێبگات بەڕاستی دوێنێ پێرش لێرە بخۆشت هەر باست کرده بۆ بڵین ڤیدۆڵی تابەتە بوو لەسەری عێراق کۆمەڵی ئاڵنگاری لە بەردەمی هەیە ئەگەر چارەسەری نەکات ئەکرێت کۆی ئەو قسانی کە باس دەکرێت لەسەر معادلەی دۆلار دینا پێچوانە بێتەوە لە ڕاستی ئێستا عێراق بەچوو ئەناڵێنێ بەهۆی دوو گرفتو بەدەست دوو گرفتەوە ئەناڵێنێ کەمی پشبەستن بە داهاتی نانوتی و زۆری پشبەستن بە داهاتی نوتی هەر گۆڕانکاریە کە بێتە هۆی دابەزینی نرخینەوە ڕاستەخۆ کاریگەری لەسەر بەهای دینار دروستەکات لەسەر دۆلار دروستەکات چکە عێراق لەبەر ئەوەی کە بۆ منە ئێستا نرخی برند بە 71 دلار بۆ منە عێراق گرفتێکی ئۆتۆی نیە لەبەرەوەی دۆلارێک لەسەر و بودجەکەوەیەتی کێشەیەکی ئۆتۆی نیە ئەتوانێت تەمیلاتی خۆی پێ ئەنجامە هەتاوەکو 63 دلار عێراق ئەتوانێت جۆرە جۆرەکان تەحمل کا بۆ چکە ئەو بودجەی کە دانراوە تاوەکو 63 دلار ئەتوانێت تەمیلی موچەی پێ ئەنجام بە بەڵام نرخی نەوت بێتە ژێر 6 دلارەوەتە لە 50 دلار و 55 دلار جارێکی دیکە خۆی بینێتوانێت ئۆپیک پلس بڕیاری بەرهێنانی نەوت زیاتر بکات بۆ سەر و 611 بەرمیل نەوت ئەو ئاستانەی سەرروتریش کە گەشتنە بە 1 میلیۆن بەرمیل نەوت ئەم دابەزینە وا ئەکات نرخی نەوت وردە بێ بەرەوکوێ بەرەو خوار باشە پاڵمەرێکیەوەنە گەورە بێت کە بەهای دینار دابەزێنێتەوە بەڵێ لەبرێ ئێمە بێ حسابی ئەوکەین کە ئێستا عێراق ڕۆژانە لەو نەوتی کە ئیفرۆشێت لیان لە مانگانە ئەو نەوتی کە ئیفرۆشێت 8 میلیارد دلاری دەستەکەوێت ئەم 8 میلیارد دلارە تەنها ئەتوانێت چی بۆ بکە تەمیلی موچە خۆرانی بێ ئەنجام بات و لەگەڵ تەمیلی ئەو پرۆژانەی کە پەیوەندیدارە بە پرسی سیادی پەرلەمانتاران و کۆمەڵ لە بابەتی دیکەی سیاسی تەناتوانێت پێ ئەمەی پێ ئەنجامدا بەڵام ئەمە لە حاڵێکە کە نرخی نەوت بە 70 دلار کەواتە نرخی نەوت بێتە 40 دلار ئەم داهاتی عێراق ئۆتۆماتیکی دا ئەبەزێت بۆ 3 میلیارد و نیو 3 میلیارد تقریبا تۆپ لە 4 میلیارد دلار ئەمە بەشی تەمیلی موچە ناکات ناچارە بێ دەستکاری بەهای فەرمی دینار بکات وەکو چۆن لە ڕابردووە بۆی کۆرۆنا و دابەزین نرخی نەوت ئەو زیانی بەر عێراق و دەستکاری کرد بۆیە عێراق لە حاڵەتێکە داهاتەکەی دابەزێت بۆ 3 میلیارد تاوەکو 4 میلیارد دلار بێگومان پێویستی بە دلاری بەدەر لەم ئەگەرە تەمیلەکان مەجام بەدەر لەم ئەگەرە بەدەر لەم ئەگەرە نرخی دلار دابەزینە دلار دابەزێت ئەگاتە چەند نزیک بۆ ئاستی ئێستا ئەگەر ئێمە عمولە و هەموو شتێکی بانکان حساب بکەین لەبەرەوەی کە ئێمە دوو جۆر هەژماری بانکیمان هەیە و دوو جۆر عمولەمان هەیە لەناو سیستمی دارایی لە عێراقا ئەو پرۆژانەی کە بۆ نەبانکی ناوەندی بانگەشەیەوەکە کە دلار بە 132 هزار دات ئەو بانکانە کە وەریەگرن لەبەری کە تۆ وەکو هاوڵاتیەک هەژمارەکەت بە دینار دروست کردووە عمولی لە ساسی بۆ ئەکاتە سەر واتە 3000 بۆ کاتە سەری بێ بە 35000 و 1000 دینار ئەمێنێتەوە ئەمە کە پێویستە بە مامەڵەی دارایی ڕۆژانی خۆیان کە پەیوەنددارە بە عمولەی سەرف و سەحبی بەکارهێنەرانەوە 166000 بۆیە ئاساییە لە چەند ڕۆژی داهاتووە ئەگەر هیچ ئالۆزیەک ڕوو نەداتەنە ئەگەر مان گەشتیژنە بەڵام بەکوی گشتی دلار پێویستی بۆیە جارێکی دیکە خانەی 167000 دینار ببینێتەوە پێویستەکە بگەڕێتەوە بۆ ئاستە و پاشان لەوێ ئەگەر هەر حەدەسەی خوانە خواستە ڕووبات و ئەو ئەگەرانش بێتە پێشەوە کە باسمان کرد لە پەیوەندیدا بە نرخینەوە بگمان کاریگەری لەسەر بەهای دینارە بێت هەتاوەکو ماوەیەکی کورت دوورێژمەودانە زۆر باشە سوپاس هێویدار هەڵبەت پێشبینیەکانی ئەمە وەکو دیسکی ئابووری زۆربەی کات لە جێی خۆی بووە و هەمیشەش ئەو ئەگەرەمان خستۆتە ڕوو ئەگەر ئەمە ڕوونەدات ئەوە بەم جۆرا بێت بۆیە بینەران هەمیشە پشت بەستن بەو شیکاریانە ڕابردووەمان ئەگەر شەڕ نەبێ بەڵام ئێستا نابێ بڵین شەڕ بێت شەڕ بێ شەڕ نەبێ زۆر ئاساییە شەڕی ئێران لەگەڵ دۆخەکە ڕاهاتووە ئێستا ئەبێ بڵین نرخی نەوت و کۆی پرۆسی بازرگانی وڵاتانی
ناوەڕاست چی لێ دێت وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاست بەکوێگە ئەو کاریگە لەسەر کۆی پرۆسەکە بێت. زۆر سپاس بۆ شیکاریە وردە سپاس هێویدار شعبان شرۆڤەکاری ئابووری و هاوکارمان لە دیسکی ئابووری لەگەڵمان بسپاس بۆ زۆر دەستخۆش.